پاش سوکاتی بەرپرسێکی پارتی بە مەرجەعی شیعەکانی عێراق لەلایەن لایەنگرانی شیعەوە بارگای ئەو حیزبە لە بەغدا سووتێنرا و پارتیش وەفدێک بۆ داوای لێبوردن دەنێرێتە لای عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق. دوایەوەی لە تویتەرەوە کاندیدێکی پێشووی پارتی سوکاتی بە عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق کرد، بەشێک لە لایەنگرانی شیعە و مەرجەعیەت وەک ناڕەزایەتی دەربڕین گرتبوونەوە و دواتریش هێرشیان کردە سەر لقی پارتی لەو شارە و بارەگاکەیان سووتان. نایب کوردستانی کاندیدی پێشووی پارتی کە وەکو ڕاوشکاری مەسعود بارزانیش ناوی دێت تویتێکی کرد و ڕایگەیاند مەرجەعێکی عەرەبمان دەوێت کە لە ئالی بەیت بێت نەک مەرجەعی هندی و فارسی و ئەفغانی. ئەم تویتە لایەنگرانی عەلی سیستانی گەورە مەرجەعەتی شیعی تووڕە کرد. ئەو لایەنگرانە چوونە بەردەم لقی 5 پارتی و دروشمی توندیان دژی بارزانی وتەوە. گەرچی کادیرەکەی پارتی دواتر داوای لێبوردنی کرد و ڕایگەیاند هەژمارەکەی هاک کراوە، بەڵام لایەنگرانی مەرجەعەتی شیعە داوای لێبوردنەکەیان قبوڵ نەکرد و وێنەی مەسعود بارزانی و مەسرور بارزانیان سووتاند و داوای داخستنی بارگای ئەو حیزبیان لە بەغداد کرد. پاش ئەو ڕووداوانەش بۆ مەبەستی داوای لێبوردن پارتی دیموکرات وەفدێکی بە سەرۆکاتی عیماد باجەڵان لە بەغدا بۆ سەردانی عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان پێگێنا. لەسەر ڕووداوەکە مەسعود بارزانی سەرۆکی پارتی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە تێیدا دەڵێت سوکاتی بە پیرۆزیەکان و هێماباڵەکان بە هیچ شێوەیە قبوڵکراو نییە و بەزاندنی هێڵی سوورە. زۆر بە توندی ئیدانەی ئەو سوکاتیە دەکەین کە لەلایەن کەسێکەوە بە مەرجەعیەت کراوە. بارزانی ڕاشی گەیاند ئەو جۆرە هەڵسوکەوتە نەشیاوانە هیچ پەیوەندیان بە گەلی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەوە نییە و گەلی کوردستان ڕێز و پێزانینێکی زۆری بۆ مەرجەعیەت هەیە. هاوکات وەزارەتی ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە فەرمانی دەستگیرکردن بۆ ئەو کەسە دەرچووە کە سوکاتی بە مەرجەعیەت کردووە. وەزارەتی ناوخۆ ڕایگەیاندووە ئازادی ڕادەربڕین بە واتای ئەوە نایەت سوکاتی بە ڕەمز و هێمە ئاینی و نیشتیمانیەکان بکرێت و دەست درێژیان بکرێتە سەر و ئەو کارە بە هیچ جۆرێک جێگەی قبوڵ نییە.